کاسەیەکی ئاوارەم هەر ئەڕۆم و ڕێگا لە ناو تەم و مژاونم دەکات هەر ئەڕۆم و هەنگاوە فێگرتووەکانم بەرەو نامۆی دوورم دەبات. سلااوتان لەبێت هاوڕانی ئازیزم، ئەم جاریش بە پرۆگرامێکینەوە هاتوومە خزمەتتان. هاتووم کە گوندێکی زۆر جوانتان پێ بناسێنم بە ناوی بەردەمێش. بەردەمێش سەر بە مەهابادا و دەهێستانی ئاختاچی. ئەم گوندە جوانە کە ئەیبینن نزیک بە 45 ماڵ و 210 کەس دانیشتووی هەیە. وەک ئەیبینن باغ و باغاتێک نییە لە دەور و پشتی، بەڵام وا دیارە لە ڕووی ئاژەڵداری و ژیانی خۆیان بەسەرە بن. هاوڕێم بن با بڕۆین ناو گوندەکە و دانیشتوانی بناسێنین. فەرموون. السلام علیکم. علیکم السلام و رحمة الله بخیری. خۆش بگەخوا، زۆر سپاس دەکەم. من ئێشتا نەهاتمەتە ناو گوندەکەتانەوە. ئەوەڵ کەسێکی کە بەرم پێگرتیومە لەگەڵە قسە بکەم. فەرموو خانم. زۆر سپاس دەکەم. ئەو دەستگای کە من لە دوورە بینم زۆرشم پێ جوان و زۆر هاتی خوارێ لەوەی کە بیبینی هەر لەو ئەوەڵ ویستم بە و جادێ سەرا بشم. ئەوەش هەر بۆ ناو دێچێوانی هەر دەچێتەوە نێو دیارەوە. ئەی ئەمە چییە پێتان؟ ئێوە خۆتان شغڵ و پیشەتان چییە؟ خەریکی چین لێرە؟ وڵا ئەوە ئەوڵەن لاوێردەیە گەرمی دەدرۆ، وێنزەی دەدرۆ، جای دەدرێ، بۆوانەی سفادەی لێ دەکەین. دوایش من شغڵم لێ خەڵکی ئێرەمە کەشاوەرزیە. زمینەکانتان لێرە و دوورن وانە چونا لێرە من هیچ نبینم، نە باغێک نە زمینی ئێرە لەو حاستێڕان کەوتووە هەتا جادەی تازادێ لە دەستی ئەو بەرۆیە دەستی ئەو بەریدایە ئەلێ ڕژاوە کە تا جادەی لاداوە کولەن ئەو گۆڕای هەموو زمینی ئێرەیە و دوایش بەقەیدی کەشی بۆ لای قەرەبڵاغ دەچێتەوە. باشە بۆ زمینەکانتان ئاوا دوورن؟ بۆ زمانی ئەرباب ڕێحێتی ئاوە ئەو مڵکی بەردەمێشی بۆ ئاوای دراوەتەیە ئەوان تەقسیمیان کردووە. ینی لە تەقسیمەکان ئەوای لە هاتووان دوای ئەوە ئەمانە هەمووی شاخە بۆ زەوی روشتە نابێوان ئەسڵانی دێ شاخ و چیەوە بۆ مەرتع بۆ مەڕ لەوە ڕێنەوەی دەبێ بۆ گالەوە ڕەنشتیوا دەبێت. بۆ کشت و کاڵ و جوزانە باغداری و ئەوانە نایدی فقط بۆ مەڕداری و ماڵاتی لە دەرەوە ڕێتی خەڵکی ئێرە زۆرتر خەریکی چین مەڕۆمانگایان هەیە یان ناباغ و بێستان و مەزرا و وڵا لێرە بێستان کە ناکرێ. ئەی جگەلەوە دەستگای چیتان هەیە؟ من ئەوم نبینی بوو تا منزور هەر ئەوە هەر دەستگای کەشاوەرزی چیترتانەیە؟ تراکتۆر و لاڤێردە و ئەرزم بازوور دەستگای تەکمیشی بندارانی باغی تەکمیش بنداران ئەوش ئەسن ئەو چکۆڵەترە زۆر لەوە چکۆڵەترە ماتۆڕەکە شتێک لەوەی چکۆڵەترە هەراتوانی دابنیشی لەسەری ئەو دەبێ بەدەستی بگریوە وەک فەرغونی وەک فەرغونی دەوری دارەکەی دێ بۆ خۆی دێ کۆڵێ بنەکەی بەجێوەی کارگەر پێمەڕە کارێ بکە ئەو هەڵی دەکۆڵێ. چیتر کۆمباین و ئەو کۆمپاینی لێ نییە ئێرە ئەو دێ نیەتی ینی ئەی هێنن کۆمپاینی لە بۆ کاندێ لە جگای کاینڕە قەرارداری لە بەستین و کۆمپاین مەسەرن یەک دوودانە دێن درێنەکانی ئێرە دەکەن. ئێستا پس کەس کاری دەسوشتە ناکە زۆر کەم وایە زۆر کە مەلعانەوە ساڵان تەواوی گەرمی و دیێمان دەدرو و لێرهانەکانی هەتای خۆشمان نادروین. بە چەند سەعات ئەتوانی؟ 3 ساعت یەکتارێک لێ دەدا. 3 ساعت یەکێکدا. باشە ئالێ ڕۆ سایبانێکی بۆ دروستکەم بە هەیەی باڵی دیوە من دامنە ناوە فعلەن هەوا کەمێک ساردا گەرمانێ دەنا سایبانێکا پێوەتە و لەسەر تەمیشە سێبەر. ئەم ڕۆژ بڕێ فێنێکترە فێنکە باکەمەتە دەرێ بە خاتری ئەوەیە دەنا سایبانی با بۆ خۆتان ئازیەت نەبن. نەخێر هەیە تێرەوەڵە. باشە لەشتان ساغ بە ئیشەڵڵا. زۆر سپاس دەکەم با وەختە نەگرم. بختیار تێدە خدمەتتدام. زۆر سپاس دەکەم. زۆر بەخێرن زەحمەت و چێشاوە زۆر سپاس دەکەم لەسەر ئیجازە. جا ڕۆشنی کە با بزانم چۆنە؟ لێرەوەیە ڕۆشنکردنەکەی؟ ئەوانە هەندێک هەندێلیە وەک ئەوانە باتریشن وەلی بەعلەتەوەی باترەکەی زۆر دەرەسەر بۆمە ساز دەبێ ئیستارت و باتری ئەوانە بۆمە دەرەسەر هەمومان لێ فرەداوای دێک هەندی لێ دێن بۆمە ڕاحەترا بێنزینی نییە بڵێ بدونێ باتری کارێ ناکەەوە گازۆڵیە. گازۆیلیە
باشە ئەی ئەو دوگمەوە ئەوە پال لێدا خامۆشە کرد ئەوە دەیگوژێنێتەوە ئەی ئەوە چیە بۆ وای لێکێ ئەها گازەکەی بۆ بەرەوەی گازێک نەخۆت ئەوە گازەکەیەتی ئەیتر ئەوە تۆرمزێتی ئەوەش کەڵازێتی ئەوە کەلاج ئەوە تورمزە ئەوەش گازەکەیەتی ئەوەش دەندەی کارێتی ئەوەش دەندەی کە یەک دیفرا ئەلحەمدەڕۆی بەڵام ئەگە دەخۆڵچێکی کەوتی لە جێگاشی ناڕۆیی ئەوە لێ دەبێتە جوود دیفر هەردوو دیفر کاری دەکات والله جوانە ئەوە دەندەکەیەتی وەکو ماشێنە قدیمیانە هەیە دەندەکەی لە لای فەرمانەکەی بوانە تا بزانین ئەزیەتە ڕۆشنکردنەکەی ئەوە چونکە تازە تعمیرێت کەمێ قورسە فعلەن هەتا بڕگوانێک دەبێت قورسە بڕە کەندیلی ناخۆشە لەنا یەک دەست هەڵی دەکات السلام عليكم باشی شکر سلامەتت باش ممنونم سلامت من ئێشتا نەهاتوومەتە ناو دێهاتەکەتانەوە هەر کەسێک لێرە ڕۆدەبێ بەریەگرە بڕە لەگەڵی قساکەم وتم با بڕێک مزاحمی تۆش بمزانم بەرەو کوێ ڕۆشتی اختیارت هەیە وڵا دەڕۆم بۆ باغی باشە باغەکانتان بۆونە لێرەوە دوورە چ بکەین جا مەسافەتەکەی توولانی ئەمە بڵێن سیخەتای مەچێ ئەلحەمدولای زەمین و جارەکەمان زۆرە و جەماعەت زەمینی زۆرە بۆیە باشە ئینشەڵا خوا پێتان ڕاو ببینێ چیتان هەیە ئەوە بەرەی زمینەکانتان چی وەڵا نۆکمان هەیە و گەنممان هەیە و باغمان هەیە و جوورەشتان باغەکانی ئێرە زۆرتر چین ئاوی ئەو نە هەیە کە هەچیشتە ببێت یان نا نەوەڵاوەکەمان متاسیفانە زۆر کە من چاڵاون ئەکسەرەن یە گینج دوو ئینجا ناو هەیە ئەی باران وشتا بارانی زۆر ئەم منتەقەوە زمسانەکانی قورسە بەهارەکانی بارانی هەیە خدای زستانەکانی ئەرێ وڵای قورسە ماو ساڵەکانی بارانمان نەبووە ئەی بەهار ئەو هەموو بارانە هات چۆن بە کەڵکی نەهات چون تەرزەوشتشی لەگەڵ بووانە نا تەرزە شتەکەنەوە وڵا شتێکی وانە بووە ما چونکە بەهارە جەنگی بارانەکەی سارد و سەرما بوو ئەسنە حاصلەکەمان تەرەقی نەبوو ئێساشێ باران ببارێوانیە بۆ باغوشتەکەتان یارێ وڵات جەنگێتی ئەگە بارە جەنگێتی شڵاخوا بارانە بە ڕەحمەتان بۆ نێرە چون بەڕاستی ئەگەر لە دێهاتەکانمانە بەهرەی نەبێت شاریش فە لە جوانە ئارێ وڵات جاوە شتێکی معلومە ئێوە وتان گەنمتان هەیە و نۆکوانە بەڵێ لێرە هیچی تر نییە غەیرە زەودوانە ئاماڵی وایە چەوەندەریان کردووە ئەوە تا سەرڕێ کۆڵزا هەیە چەوەندەر هەیە ئەو جوورەشتانە بۆ ێڕەڵماسی وشتە نابێرە نایەڕە ماسی شتی واوی زۆر دەوێرە زمینەکان یەکسەرەن دێمەکارن ئارێوە چاڵاوشتتان هەیە ئەرێ وڵات چاڵاومان هەیە دەی باشە زەمینەکانتان ساڵیە ینی بۆ نمونە گەنمەکەتان ئەشە ئێوە یەک ساڵ بیکەن بە گەنم ساڵە بیکەن بە نۆک ئەرێ وڵا هەر ساڵ ناساڵەشێت چونکە دەنا حاصلەکەی جوان نابێگە دو ساڵ لەسەرێک بکەینە گەنم جوانێ کودوشتەکەتان چۆنە کوتان پێیان یان ئافەتی لێدرێت گەنموشەکەتان ئەرێ وڵا ئەکسەرەن سەمی ئافەت توشتی وای لێ دێنەما کورد تاسیفانەنەوەڵی زۆر کەممان دەدەنێ بۆ هێکتاری 25 کیلۆمان دەدەنێ مەزبور بۆ خۆمان نازاد بکڕین ئەی باغەکانتان چین باغەکان ئەلحەمدولای ئەو ساڵ زۆر باشن ئارێ وڵا ئێرە زۆرتر باغدارەکان چیان هەیە وڵای ئەکسەرەن سێوە قەیسی و ئالباڵ و گێڵا سۆشتانتان هەیە ما زۆر کەم مەسان بەتحدادێکی کە مەر ماڵی بەشی خۆی لێداواوە دەناکسەرەن سێوە ئێوە جگە لە تەراکتۆر وەسیلێترتان هەیە ئەو وەسیلە چی بوو لاوێردا لاوێردا ناوەڵا لاوێردەمان نییە بۆ ئێوە بێت بۆ زەمینەشتەکە ئێوە بێت کارێکی پێ دەکەین گەنمی پێدەدروین جیافشتی پێدەدروین ئەتوانێت جێی تەراکتۆر بگرێتەوە هیچ جێی تەراکتۆر ناگرێتەوە ئەما تەراکتۆر دەتوانێت جێی لاوێردە بگرێتەوە دەڕاستە هەیە دمی مەخصوصی خۆی هەیە دەتوانانی لە پێشی دەی لەشتان ساغ بەخوا زۆر سپاس دەبارەت مەر بەخێر هاتن قوربانت سلامت بی لەسەر ئیزنت باوەختە نەگرم خوا حافیزە بێ سپاس خوا حافیز باشی شکر خۆش بی وە بەر نەکەوم ترمزەکەی زۆر بگرن باشە نا وەرناکەی
ئەمێ سەختەوانە بەری وەڵا یا بەرنەبێ نانا بەر بوومەوە دەرهێنەرەکەمان ئەشێ بێستە تا من لاقم چاک بێ چاوەختە لەگەڵ ما قسە بکە باشی خاش دەکەم زۆر بەخێرە سەر چاوە خۆش بیاخوا خێر ببینی ئینشەڵا تەشەکر دەکەم من هەر کەسێک کە ئەبینم لەو ناودێهاتەوە ئەوێ بڕاتە دەرەوە پێشی پێگرم ئێشتا نەهاتوم بزانم ناودێهاتەکەتان چۆنە وەزیەتتان چۆنە چیەکەن ئێوە چیەکەن خەریکە نەچمە سەرزەمین کاروباری کەشاوەرزی و سوزام دێهات هەر کەشاوەرزیدی لەشتان ساغ بە ئینشەڵا ئێوە زەمینەکەتان چییە بارەکەی وەڵا زۆرتر گەنم و جۆ و نۆک و هەجروشتانە لێرە چۆندەری شێوانە وەڵی بازە ماڵێک دەیکەن ئێوە هەچانە ئەمن نەوەڵا بە خۆم نیمە ئەی بۆچی نایکەنەوە وەڵی کەمبودی ئەومانەیە باشە چۆندەر مەگەر ئاوی زۆرە بێ ئەوی جاوی دێ بەڵا ئەوی دێ ئەی ئێرەڵماسی وشتا وەڵی لێرە کەس نیکە فقط زۆرتر مەسەلەن گەنم و جۆ و نۆک و ئەو بڕوێشی نییە ئێرە ئەویش دەکەن وەلی زۆر کەم چۆنە بڕوێشە کاشە چۆن بیچێڵی دروستڵە پایزان هەروەکو وانێک دای دەچێنی و گەنە بەڵێ زمینەکەی بۆ شەو دەکەی و دوایش بە ڕەلیفکارت بێ بە دەست بێ دای دەچێنی و دەی دەگەڕی تا وەختی درۆ سەگەی خرمانی شەڵی دەگەری و داهاوینە درەوی دەکەی باش ئەڵەن زمینی گەنمەشە ئیسراحەتی بێ وایە ئەڵەن ساڵەکەشێ چاترا ئەگەر مەسەلەن ئەو ساڵەکانێک گەن زمینەکە گەنم بووە بۆ ساڵیان دەبی کێنۆک باشترە وەلی ئەگەر 2 ساڵ مەسەلەن 3 ساڵ لەسەر گەنم بێ حاصلەکەی بۆ جوورە باش نابێ ئەی نۆکەکە چەند نۆکتان هەیە وڵی نۆکی سوورمان هەیە لێرە نۆکسپی ئەو نۆکە لە بلەبێ نۆکی شۆرمەزەمان هەیە ئەوانە دەکەن هەر لە بلەبیەکە پێڵەن شۆرمەزەی توانە نۆکی لە بلەبی فەرقی هەیە نۆکی لە بلەبی بۆ لە بلەبی دەبێ ئەو نۆکەس هەیەنی سێنەوە نۆکتان هەیە بەڵێ سوورەکە و شۆرش نارە و نۆکە کە بەیسلا 3 جووری هەیەدی نۆکی یەکمانەیە کە دەبێتە لە بلەبی خۆی شۆرمەزە بۆ لە بلەبی نابێ شۆرمەزە بۆ شۆرمەزە دەبێتی و بۆ ئەو جوورشتانە دەبێ بۆ ئابگۆش دەبێ وەلی مەسەی لێزانی دیارە ژنەکە زۆر نان و چێشتە پێ دروستەکە باشەیدی بۆ مەسەلەن بەخوا زۆر جوان تەوزیحەیە پێم وڵاتکە وێ بڵم چی مەسەلەن لە بلەبی دیارەوە هەرکە بۆ لە بلەبی دەبێتی لە بلەبی چییە؟ ئەو نوکە لە بلەبی نازانین ناوەڵا بەخۆ من دوو جۆر ێزانم ئەوە بە شۆرمەزا بێت و ئەو نۆکەوانی ئازیل و شت لە ئەوە پێڵان لە بلەبی ئەو لە بلەبی پێ دەڵن کە سۆر کراوە و بەیسلا خۆش بە وڵانە مەزانی سوورەکەش بۆ هینە بێ بۆ لە پابێ بۆ لە پا ئیسفادەی لێ دەکەن بەڵە بۆ خۆرشتی و بۆ جوورشتانش دەبێت خۆشتی قەیمەوانە بوانش دەبێت وڵای زۆر باشی لێزانە دەست خۆش بە ئەی ئەو تلێریە چییە؟ ئەی بن چی پێجەمەوەکەن وڵای ئەوە بێنجەشتا؟ نەوەڵە ئەوە لە ماڵە پەنیری داخنەوە گڵان گڵی سپی دەبێ گڵی سپی چون نەمی دەمێنێتەوە دەچم گڵی دێنمەوە بۆ سەر پەنیرە ئەی مەگە ناڵێن چێ گڵی سووری تێ بکەی دەور پەنیر بەمە پێ دەڵێن گڵی سووری گڵی سپی پێ دەڵێن گڵەکەس گڵی سپی پێڵێن باشە ئێستا وەختیەوەی پەنیر داگریتۆ ئەی شوێنەدی بەهارانی دی دە بەهارە و کارە دەکەن بۆ پاییز بەس دووەمین مانگی بەهار ئێوە پەنیرەکە داگرنەوە هەتا تا پاییزوانە بەڵە هێری پاییزی ژوور دەوردە لەبەرەوە دەرین دەخۆی دەفرۆشی توزنام نەشی گیانە بێ دیارە دەنگن لە خۆشە چێ گۆرانی شت نازانم ئەسڵەن باسی شارێکی خۆش شاری خۆش مەقامێ هیچ حەیرانێ شتێکی خۆشمان بۆ بڵێ بەخوا دیارە دەنگە زۆر خۆشە بە خودای ئەوەی دەڵم گۆرانی شت نازانم ئەسڵەن بیتێ بیت نازانم مەگەزانی بەما چون من نیسانێکی زۆر قەدیمینی مەوجودشتانە بزانم اتفاقا جوانەکانمان زۆرتری سەخەریکن گۆرانی شتا خوێنن من نایزانم بەخێ باشە قەنا ئەزیەت ناکەم دەست خۆش بێ لێرۆ هەر بڕۆمە خوارە ئەرێوەڵە دەست خۆش بێ بە ئەزیەت ناکەم لەسەر ئیزنت زۆر سپاس دەکەم سپاس دەکەم زۆر زۆر سپاس
باشی شکر سلامتن خوش بی اخوازر زۆر سپاس خێنا بێمە وەسەتەدا بنیشم ئابال لە هەردووکتان بن باشی شکر باشن سنی باش خوش بی منیش باشم ئێوە چۆن قوربان دەبم مەمنونم سلامت بیاختا ئەوە چیتە کچی هێوەرمە چی هێوەرتە لە باشە خوا حەفزی کە ئیشەڵڵا قوربان دەبم مەمنونم بانێت بە ڕۆژان خەریکی چیەکەی کاری ماڵەوە کاری مثلا ماڵە خایان دەکەینەوە باشە فەرشیان لەچکەچنین یان ناوەڵا سماڵ پێگرتنەوە وەڵاوان حچی ناکەین هیچی ناوەڵ ئێرە کەس لێ نییە لەو کارانە بکە بەرێوەڵا لێ تێمان نایکەن هیوا منداڵی ساوای هەیە ماڵاتیان هەیە زۆر ناتوانن ئەو کارانە بکەن ئەی منداڵتەیە ئەرێ وەڵا قەرەباشێکی نوۆکەرێکی تۆم هەیە باشە خوا حەفزیان کە وەڵا تەمەنە کەم دیارە وڵای سوزانم زووی زیواجم کردو بۆیە نا هەر گەنجی هێشتا گەنجی ئەی ئەگەر کەسێک ژنەکان دووگیان بن ئەوە چی دوکتری لێیە یعنی دێت سەردانیان بکە ناوەڵی مانگە و مانگ بێهێداژنێ مانگە و مانگ دێتە مزگەوتێ دەنانە وەڵی دکتورشتمان دێ باشە مانگە و مانگ دێدی ئەرێ مانگە و مانگ زۆر درەنگە وەڵا مانگە و مانگ دێ یانیشێت تا بێسی هەتا یەک مانگەکە تێپەڕە بێجادێت ئەرێ وەڵا مەگەر زەنگت بۆ لێدا بۆ خۆت پسی دەنا هەر دەبێ مانگە و مانگ ئەی لێرە ژنوشتە هەن خەیاتی بکەن یان ئارایشگایان بێت ئەرێ وەڵا هەیە دوو خاتی تێدا یارەلحان هەر کەسێک جلی بوێت ئەچێ بۆ لای ئەوان ئەرێ وەڵا ئەی چەرچیشتە دێت لیباسەکڕن پارچەکانی ئەرێ وەڵا یان نا ئەچن بۆم هابات ناوەڵای زۆر کەم لە بەرلی ئەو نەخۆشەیە نەچوینەم هاباتی ڕاستی کەم ئابچینەم هاباتیە هەل لێرە لە سەرسیەکان بۆ لیباسەکانە خراکەن وەڵی خراین یاکەن جا جوانیان دەدرن خدا هەڵناگرێ دەستیان خۆش ئەرێ وەڵا دەست و چایان خۆش بێ دەست و چایان گۆچ خۆش بێ بابزانم تۆ قوتابی بەڵێ پۆلی چەندی لا ناخێنم ناخێنی بۆ لا پیان نەخێنە لە ماڵێ جا باشە حیف نییە تۆ ناخوێنی بەرەوەڵا حیفش من دوێ کە سەردانی گوندێکم کرد باشە کابراایەکی زۆر زۆر پیری لێبوو وتم خاڵە گیان نەسیحەتە چییە بۆ ئێمە باشە وتی من ئەگەر زمانی خۆی بواە دانیشتم دەرسمە خوێن و نەسیحەتی من بە هەمووی ئەوانەوە جوانن ئەوەیە کە دەرس بخوێنن منی ئێسا بە تۆڵم تەمەنێکی وات نییە وانە چەند ساڵتە چاردە ساڵتە زۆر کەمە وانە ئێشتا زۆر زۆر مناڵی بڕۆ دەرسەکەت خوێنە چون حیفە ئەگەر نییە با فێرفعلی خراپی بکەم ئەگەر نییە بە شەڕیش بووە بەڕاستی ئەلحەم سەوادێکی وام نییە هەرەگە دەسمە شارێک شێکی دەوە کچۆریوە بە خودای ئەوە نیاڵم فێرفعلی خراپی یەکەم ئەڵم بڕۆ شەڕکە فقط بڵێ ئەخوێنم باش تا چەند دەخوێندووە لا تا حەوتمی تا شەشم تا شەش لێرە تا شەشی لێیە بەڵێ دوای وتیان چون دوورە ناتوانانی بڕۆی بەڵێ لەکوێ بڕۆ شتایەتی بۆ کوێ باش شەبانەرزی مەهاباد ئەشە هەفتەی ڕۆژە بە هاتایەتی وانە دوو ڕۆژ چوارشەمە داهاتنەوە تا شەمە لە ماڵدا بوونیتی چون ئێوارە جمعە دەڕۆیشتنەوە ئەرێ باش سەختە مەدرسە شتتان نییە ئەوە دروستە سەختە بەڵام بڕۆ دەرسەکەت خوێنە ڕۆژێک دێت من پیرە بم ئەم بەرنامەیە تۆ بینیت شاید زمانە ئەڵێ خۆزگە بم خوێندایە بڕۆ باشە باسەوادت بێ دەست و چاوتان خۆش بن دەست و چاین گۆش خۆش بن بە خێرێن سەر خۆش بی مەمنونم سپاس خواحافیز لەسەر ئیزتان خواحافیز خاڵەگیان سلام عەلەیکم چۆنی بابجە خۆش بیا سەرچاوەکانە زەحمە دەمێ خۆت بناسێنە بابزانم من حەسەنی مام کەریمی خەڵکی بەردەمێشی کاک حەسەنگیان تۆ لێرە بووی ینی کوڕی ئێرەی یان نا ژنت هێناوە هاتووی بۆ ئێرە دە ساڵەیەوە لێرە پێشتر لەکوێ ساڵ بووە وڵای پێشترۆ بیرم دێ لە بەی تاسێ بووین و لە دۆستاڵی بووین و لە عەجیالی کەندی بووین و لە بۆزەی بووین و ئاوە
ئەوە ئەو چوار پێنج داهاتانە هاتووی چۆتان کردووە ئەرێ وەڵای ئەم بەبیری من ئەو 4-5 دێما کردووە ئەی چۆن بوو کە هاتنە ئێرە ئێرەتان بۆ ژیانتان هەڵبژار ئەوە وەختێک زمانی ئاغای بوو ئاغاش هەموو بەهاران بەهانێکی پێدەگرتی و دەری دەکردی هاڵێرزم بووی دەری دەکردی دی لە ماڵمان لە بۆزای بوو لە بۆزای دەگەڵ باپیرم بەڕەحمەت بێ دەگەڵ ئاغای بەشەڕات بوو ئیدی ماڵمان هاتێری لێرەوە جیساینەوە ئێرە ئاغای لێ بووە بەڵێ ئێرە ئاغای لێ نەبوو وەلی بەسەری ڕادەگەیشتن ماڵە شعسەنی کولیجێ ئەی ئەها هی ئەوان بوو ئەی باشە ئێستا خۆیان لێرە ماونەتەوە مناڵەکانیان نەوەکانیان کەسیان لێرە نەبوو هەر دەقەدیمیش لە ئاغکان فقط لەوێ دەهاتن سەریان دەدا حکوماتیان دەکرد ئەی زەوی نوشتیان نەبووە لێرە ماڵ زەمین هیچ ئاغاکان بابڕێکیان زەمین هەبوو شتێکی وان نەبوو لێرە دایان بە یەک دوو نەفەران و بەجیانیشت ئەی خاڵێکیان بۆچی بێرە ئەڵەن بەردەمێش واللهی ئەوە بۆیە بێرە دەڵێن بەردەمێش ئەمی ژەگە هاتووم مێشێک هۆ دەو بەردەی دابوو پێم وابوو کە هەر بەو بەردەی دەڵێن مێشی تێدا و پێ دەڵێن بەردەمێش وەلی وان نەبوو حاجی میشیری هەبوو لە مەهاباتی خوددا ئافریکان نەماوە پارێک ئەمرێ خوڵای کرد کوتی خەڵکی کوێ کوتم خەڵکی بەردەمێشیم کوتی بووە پێ دەڵم بەردەمێش کوتم وەڵڵاهی مێشی هەیە کوتم وەڵڵاهی یەک مێشی لە بۆیش نەماوە کوتی تۆ لەم پرسەگە وایە کوتم حاجی ئاغا بۆ پێ دەڵم بەردەمێش ئەوە کن ئەو مەدرسە دێکودەوە ئیباب و باپیری من بووە قەدیم بە دارستانیان دەکوت مێشا حاڵی بووی ئەوە هەمووی مێشە بوو دەکوت ئەو دۆڵ و دەرە ئەو جێ مەدرسەوە هەمووی مێشە بوو دارستان بوو بۆیە پێیان دەکوت بەردەمێش ئەوە حاجی میشیری وای کودەوەی مەهاباتێ ئافریکا ئیشەڵڵا ئەم ساعتی لە هەموو ساعتێ خۆشتر بێ ئیشەڵڵا هەر شادی جواب بوو بەوانە وا بووی دیارە وەڵا ڕاز وا بوو هەڵگیان داهاتەکانی دەور و پشتی ئێرە ناوچێ بە پشتام کێەوە شاخەوە دێهاتەکان ئەو دی و ئەوە زگدڕاوە و هۆ بەرێ ڕوبەڕوومان ئەوە کەپەکەندە و لەبەرەوە دیارنێ خاتون باغە و بۆزە ئەلێرە دیارە لێرەڕاوە لەو لای بۆزەیە و لەو لای خەرەبڵاغە و لە خواردترتی کانلوجێ و ئەوە دەوروبەری دیەکانمانە باشە هیچ شتێک هەیە لە پشتی ئەو ناوانە نازانی بۆ ناوەکانیان وایەیان ناوەڵڵە ناوەڵڵە ئەوەی نازانم ناوەکانیان بۆ وایە باش دەست خۆش بەخوا خاڵەکیان زۆر سپاس دەکەم قەلبە ساغ بە ئیشەڵڵا ئەو چاوانم زۆر بەخێرن لەسەر ئیجازەت شتی تر هەیە بیڵێ نەوەڵای فەقەت سڵامەتی گوێ هیچی دیکەم نییە سپاس دەکەم قوربانت ئاوێکمان هەیە لێرە ئاوەکەش بە ناشکوری نەبێ ئەمە شێرەمان هەیە شێرەکەمان ناخورێتەوە ئاوەکەی ئەوە تا کانێکمانەوە لەو قەدەیە هالەکەن هەو وڵاغانە تانگەڕی چکۆلیان بۆ داناوە ئەمە ئاوەکەیمە سوێرە بە کەجی ئیسفادە نا بەخوا ڕۆژ بە ڕۆژ دەبێ بەیانان هەر ماڵی بچێت دووتم بە سێتمبان لەو قەدەی بێنێ بۆ چایەکەی بۆ چێشتێ باشە نابێت لەو کانیەوە لولە بکێشم بۆ ناوماڵەکە وەڵڵاهی نیان کێشاوە ئەوە کەس خۆی تێناگەێنیانی ئەو ساڵ قەولوا بوو بۆ بکێشن ئەویش یەک دوو نەفەر مزاعین بوونیانێشت هاڵی ئەرزم بووی ئەوەکە خۆتان ناخورێتەوە سێ شێران دێنین یەکێ لە کن مزگەوتێدا دەنێن و یەکێ لێرەدادن یەکیش لەسەرێدا دەنین نیانێشتە خۆبزە چاو خەڵکە خەریکم بۆ خۆتان کارەکەن ئەو شتە بۆ خۆتان باشە بۆ نایەڵە ئەرێ وەڵڵاهی نیانێشتوی دی نازانیانی چی نیانێشتو ئەوەی نازانم باشە خاڵەگیان دەست و چاو خۆش بەخوا لەسەر ئیزنت خێرن سەر ئەو چاوانم زۆر السلام عليكم هەڵمەسن ڕەحمەتی خواتان لێبێ باشی شکر چاوت خۆش بێزکن نستێ باش شکر خۆشبی من بە باشی ئەو باشم چاکم وەڵای خوا چاکەدەوە سەڵامیشە باشبی ئێوە چۆنن باشم وەڵا سلامەت بشەوە شکر بۆ خوا پێم بڵێن ئێوە لێرە خەریکی چین کار و پیشەتان چییە؟ کاری پیشەمان تێ نان و کێشت و قاپ و کەسک و حەسار ماڵین و وەتاغین و ئەوەیە لەشە ساغ بێ خۆ ناتوانم چی دەکاری بکەم ئاومان نییە و وڵایەکمانەوە خێواکی وایە دەبێ بە بچین ئەو شاخێ بۆ ئاوێ ئەرێ وتیان شاخێکی لێ ئێراشە بە دەبە ئاو بێنن وڵا دەستنەیە بۆ ئاوێ ئەم بۆ خۆم لاقم نیە و ناتوانم ئەو بکەم دەچێ ئەوکردنەوەم دەچێ ئەوە بووکتە ئەوەی دیژنەوە منداڵتەیە چەند پێنجمەیە
باشە شو خواڵێت نسێنێ سێکڵمە ئیشەڵڵا خدا چاکت بکە هەمویان شویان کرۆژنیان هێناوە ئەریە والله ئەوە دەگەڵمە ئەوە دەوە تا ئاساری خۆماندا یەکشم لەو شاخەیە باشە نێوانت لەگەڵ بووکەکان تا چۆن وەڵی هەڵ زۆر باشم بەخوا لە کچەکانم خۆشتە دەوێت ئەی تۆ نێوانت لەگەڵ خەسوو تا چۆن والله زۆر باش هەر لەسەر ماڵی ئەرێ وڵە باشە بووکی ئێستا ناچنە سەر ماڵوانی ها وڵە ناچنە سەر ماڵەیە ئەریە وەڵی زۆر باشین و زۆر نێوانمان زۆر خۆشە و شکر بۆ خوا کوڕەکانیشم زۆر باشن الحەملای و زەماوەنی ئێستا لەگەڵ پێشتر بڵێ جیاوازی چی بوو وەڵی ئەبە زۆر باش بوو بۆ خۆشم هەر قەڵا ژم بەژنە ئەریە وەڵی باسی ژنبەژنی ئەو کاتم بۆ بکە بزانم لەگەڵ کێ ژنبەژن کراوی وەڵی ماڵە بابمەوە لە قوڵقڵەیە دەگە خوشکێم برازنەکەم نەماوە بۆ خۆشم ماوم دەگەڵ پیاوەکەمان باشە ئەوانەوە ژنبەژنن ئەڵەن ئەگەر ئەولادانەنی شێدیان بەڕەحمەت بچێت ئەوەمان نەبووە نا ئەو ڕۆیوە نەمڕۆیوە ئیدی حەچمان نەڕۆی من چوو باشمەوە ئەو نەداتەوە ئەو هاتەوە نەدەچوومەوە باشە زەماوەنی ئەو کات چۆن بوو ئێوە چۆن هاتوونە سەرمانوانێکمان ئەوتیان بە گوێ درێژە هاتن و ئەتۆژ ئەمە بە باسپی هاتوین بەمەرترە ئەدیوەڵە هەتا بۆزە هاتوم لە بۆزت بە ماشێنی هاتووم ئەویش بە ماشێنی چۆتەوە قوڵقڵێ باشە جلی کوردی بووکەکان سوور بووانە ئەریەوەڵە شاڵ بۆ دەمێ شاڵ بوو کە دەمان کڕی بۆیان دەکڕی ئەی تاراکەشیان سوور بوو تارەکەشە سوور بوو باشە ئێوە ڕسمیەوەتان هەیە کە بووکەکە دێت قەنی بەسەرابەنیان قەند و سێ و ئاوە بەسەریان هەڵداویشتین ئەریەوە سێ و هەنار قەریەوەڵای ئەوانیان بەسەر هەڵداویشتی ئیدی وەڵی دامەزداوین و شکورە ئاانەکانەوە منداڵیشمانەیە خوشکەمێت دەکەم حەمدێ خوای کردەوەی شکر کوڕی هەیە و کچی هەیە و خاڵێکیان سلام عەلەیکم باشی شکر فەرموو حەدم نییە باشی لەگەڵ ئەو قەلاغی دی باشی شکر خاڵێکیان سلامت بیشتەڵە چاشی منیش بە باشیەوە باشم ئەویش بە باشیەوە باشم دی باسی ئێرەم بۆ بکە بزانم ئێرە کانیاوی لێیە ئاوی لێیە چۆنە و چۆنە وەڵای ئاوەکەی زۆر خراپە یانی شێرەکەی ئاوی شێرە کەسیمان هەیە ئەی کانیتان هەیە کانیەکەمان ئەوەندەیە ئیشی دەبێ هەر یەک کانیتان هەیە کانیمانەوی ئیشی دەبێ خاڵگیان شاخەکانی ئێرم بۆ باس کە بزانم ئێرە ناوێکی تایبەتی هەیە شاخەکانی ناویان بەسەرەوە یێرە پێدەڵەن کارەپانکان و ئەوی پێدەڵەن بەردە کونتیە و ئەوی پێدەڵەن شاخی پرماڵان و ئەوانن دی شاخەکانێنەوە هەرەوسیانن هەلو ئەو مەستەقەمان ئەوەندەیە ئەو بەری خەبرانە و ئەو دەسێ بۆ لایکە بەکەندی ئەو ئەوانە بینی ئەی نازانی شاخەکانتان ناویان بۆ یانی شتێکی لە پشت هەیە ئەو ناوانە سپیەکەی وەک چ بێ ئەوەی کە قسەیەکی لە پشتە ناویان بۆچی ئەوەیە مەسەلەن وڵای جاوە لە قەدیمەوە ئەو نێوە هەر هەبووە ئەوە نێوە ئیمە نییە زمانی مەژ نییە زمانی بابی مەگەر بیست بێت دەخێت مەسەلە ئادەمینی ئەو شاخە ئەو بەردا ئەوە دەڵێت ئەوە پێ دەڵێن بەردەبوەر بەردەبوەر چییە ئیسابی قەدیمیانەگە ئەبوو بە شەوی نەورۆزی سێ بەردە دیوە ئەو بەردا لەسێدا ئەو گۆگێ گۆری دەڵێن بەهار ئەوە حسابی قەدیمیانە دەمنی شەر بە شوێن ئەوەیە گەڕا حسابی قەدیمیانەوانە داوی نێوانە شەوی قەدیمیان دی چی دیکرد فەرمی باشە سەر چاوجا ئیزن ببا من سوالەکانم پرسم خۆتان لێرە خەریکی چین کەشاوەرزین بارەکەتان چییە گەنمان باغە و ئێرە بوتیانە کە باغی سێوی فقط لێوانە ئاویشی کەمە هەموو شتێکی توانیم سەقین ینی بۆ قەیسی وشتا نابێت بە قەیسیشمان هەیە قەیسیمانەیە هەمومانەیە ئەوانەمان هەموو سێوەکەتان چین لەو سێوە زەردەکە یا سوورەکە هەردووک لە هەیە هیچ جیاوازیەکی بۆی نیە ئەی ئاڵباڵ و گێڵاس چیوەتان ڕاجێراتشمان بڕەکەیە بەڵا ئاومانێ دەرا جۆرا سوێ سەقی ئاو نیە دەری نانێ ئاوی کەمە ئاوی کەمە
ئەی بەهارانە بارانوشتە نابارێ باران دەبارە خۆ ئەو باغ بارانی دەبێ ناوەڵا دەبێت هاوی نیاوی هەبی ئەرێ ڕاستەکەی وانە ئێرە هەواری هەیە هەوار هەڵا کەس نەچە هەواری کەس ناچێ ئەی پێشتر قەدیم پێشتر داکوت چوو ئەمن بۆ خۆم لە ماڵی با من داکوت من بۆ خۆم بۆ وەرەدی لە هەواری بوو خەڵکی ئێرە نیست بەرەوە خەڵکی ێرش ئەی پێشتر یانی قەدیم ڕۆشتی بۆ هەوار بابم وا چوون بابم بابت بابم ئەی ئەڵەن ئەوانەی واچن بۆ هەوارەشە کارتیان بێ وایە ناوا دەمی کاتیان نەبەوە دەبێ شتە نەبوو ئێستا تەواوی بووە بە کار ئەمە ناچی ماڵم بەرزارە شتەوەی ناکەین باشە ئێستا وەختی ئەوەیە کە مەڕەکان ببڕنەوە ئەرێ وەڵای وەختی بەشات عندي برنامج باشە فێنک نییە ئێرە کەمێک ترى فين كبر عندي بخلاص سير بو قرر باغي شوستانه بەڵێ يا وقي قرش شوستانه دێ باشە ئەشێ 2 مانگ یا 3 مانگ لە بەهار بگذەرەکەیەوە مەڕەکان ببڕۆنەوە لا لا هذا بقى دوما قبها تشودي بيبريوا ئێوە تا ئێستا بڕیوتانەوە تاشين كي هذا ولا واسينه لبروي دي برنوا باشە مەڕەکانە بن بۆ کوێستان و ژیان هەر لە ما ماڵ اخي هذا ما ساخين لو الناس شوستانه ئەی یەک مەڕەکەتان بە چەند مانگەزێ بيزما 5 مانگ ئەی مانگە نوما خۆت مەڕەکانە بڕیتۆ یان کەسێکی بۆ هێنی لە دێ ابو خم لا برمو لیەزانی اري ئەی هین دراوسێ و جیران و ئەوانە ايه نايك ما وصل زوب كابلا وان بيابو اذا شو حوتنا فلان دي لا جيت شان ده قشتو انا ولا ما عالم خيري وينك وانيها والله قبل ديك دارا خلني جان برينو جيت شان ده قشتو باشە ئەگەر بریندار بێ چی لێ برك سميت وذلك چی سميت سمی چییە سميت خي او سميتي ولا شيء يقول بس سميان دولنسي سيمان سیمان سيمان ئەی ئەڵەن خەنەی لێیان ئەوە لا چییە خلينا ملينا هذا سمايلي سيمان رغد بيض بالنار بين ذاك كلمه دەی باشە دەست و چاو خۆش بە خۆ خاڵێک دەنگە خۆشە گۆرانێک مامە بڵێ اصلا لا دەی باشە دەست خۆش بە خۆش بی لەسەر ئیجازە دایگیان چۆنی سلام علیکم باشی شکر باشی خۆش بەدانشم نەخێناکە دەست خۆش بە ئەوە خەریکی چیت وەڵا خەریکی مەونەوەکەی دەبژێرم وەکی خۆتانە ئەرێ وەڵا جێژەوی دەکەم دەیبژێرم خاوێن دەکەمەوە ئەوە ئەو بەردانی لێ هەڵدەبژێرمۆنێ بەردی دەگەڵم ڕاستەکەی ئەرێ چی دروستەکەی بەم نۆکە ئەم نۆکە وەڵاوی لەمانێ دروست دەیکەمە ئاب و گۆشت دەیکەمە فلافل ئەوانەشی پێ دروست دەکەم ئافیەتتان بێ نوۆشی گیانتان بێ ئیشەڵڵا هەر نۆکاوالەیەکە یان نیسکوشتەشە توانیا نیسکی جوالە دەکەم گەرمیش بیلا من جێژەوی دەکەم ئەو جێژەوە ئەو جێژەمان بڕوێش وانە بەڵێ بڕوێشی هەیە گەنم ئەرێوەڵە بڕۆشیش هەیە ینی زمینەکانی خۆتان هەیەی خدای هیوادەی کە ئەمانەمان کردو خۆمان گۆرێم چنیوە سەرکڵاوە تۆزلوقە و کارانم هەموو کردو باشە دانە بۆم بڵێ بزانم چۆنە ئەو سەرکڵاو و گۆرەوی و ئەو شتانە چۆنە سەرکڵاوە سەری دەنێن ئەوە سەرکڵاوی دروستیەکەی بە خوری مەڕی بە خوری مەڕان تەشیشەشە هەیە تەشیش ئەرێ وەڵە تەشیش دەڕست ئەی گۆرەوی نەوعەکانی گۆرەویەکانە ها کۆتری پێوە یەکێ مەسەلەسی ئەرێ وەڵاوێنە کۆترم چنیوە مزگەیان بیلەمانە چنیوە وانێک چاوبرۆم چنیوە چاوبڕۆ چییە چاوبرۆ جوورە وێنێکە بیلەمانێ قەندانم چنیوە باشە هەر بە میرزایم چنیوە بە 5 شیشەیەوانە ئەشە هەر بە پەنجەکە بێ ئەرێ وەڵات دەبێ بە 5 شیشە بێ ئەی بەرماڵ و چوزانم وەڵای جاجیم و تەشیم ڕستۆڵە بەرماڵشم دروست کردووە جاتمیشم دروست کردووە ئەرێ وەڵ ئەم کارێکم کردو هەموو کارێک باشی خاڵێکیان زۆر مەمنون بەخێرە سەر چاو بیا خوازەر سپاس سلامت بیا خوددا
باسی جلی کوردیم بۆ بکەم بزانم لە پێشتر ئەو کات کە تۆ تەمەنت کەمتر بوو تا ئێستا چ جیاوازیەکی وە چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە ئەوڵی جلی بەرجی کوردی جوانە جلێکی محتەرەمانەیە ئەو جارەکە من فام کردەوە هەر جلی کوردیم دەبەردا بووە ئێستا وانیوانە منداڵەکان هیچیان وڵای کوڕەکەم کەم کاوەپاتۆی دەبەردەکەن. سلااو لێ بە خوشتێکی ئەو بەخێری بە قوربان زۆر سپاس دەکەم داوەرنە پێشە بە ئێوەش ببینم دەی وەرە پێشە چۆنی باشم ئەی تۆ چۆنی منیش باشم باشە ناوە چییە؟ شیوە شیما؟ شیوە شیوە ناوکەشە زۆر خۆشە زانی ئەو دایکتە؟ بەڵێ زانی چاوە لە چاوی دایک دەچێت هین تۆ ساوسترە هین ئەو شیناوانە ئەی باوکیشە چاوی شینە؟ نۆ لە سایرە شەو ئەوە خوشکتە؟ نا ڕفیقمە ڕفیقتا تۆ ناوچی وەرە پێشە ئەم سۆنیە سۆنیا بەڵێ ناوەکانتان نەزانی زۆر خۆشن باشە شیوە یان سۆنیا ئێوە شارەزانن شارێکی خۆشم بۆ بڵێن بڕە لەگەڵ دایکتا قساکەم شارێکی خۆشم بۆ ئامادەکەن باش ئافرین باش شکورەوە قوربان برات نەمری بۆ خۆت بە خێری سەرچاو زۆر سپاس دەکەم لێرە خەریکی چین بە ڕۆژات چیەکەن کاروبارتان چۆنە وەڵای کاروبارمان ماڵاتمان هەیە و خزمەتی وڵاتی دەکەین و ئەوانە لەشتان ساغ بەخوا حیوانی وردەتان هەیە یان مانگە حیوانی وردمان هەیە ئێرە کەس مانگای هەیە ئەرێ وەڵا هەیەە زۆر باشە ئەیبن بۆ کێوشتە مەڕۆشتەکەتان بەڵە دەیبێت شوانتان گرتووە دێهاتەکەتان یان نا هەرکەس لە ماڵی خۆیان حیوانیشمان گرتو بۆ خۆشیان دەچنە بەری باششکور مامۆساگیان مەمنونم خوشکی من بەخێر بێ یاخوا سەر چاوان زۆر بەخێر بێت خۆشبی زۆر سپاس دەکەم ئێوە چەند ساڵە مامۆسا ئێرەن هەر لە مێژە یان نا لە شوێنێکی ترەوە هاتوون ئەمە عرف و عادەتی منتیقەی کوردستانی و مامۆستای ئاوایەکان خەڵک تەمینی مەعاشیان بۆ دەکا جا بەو دەلیلە و بەو مناسبەتە دەبینی هەر بە چەند ساڵێک ئاڕۆگۆڕ بە سەر مەکانماندادێ بەسەر جێگا و شوێنماندادێت ئەمن ئەو ساڵ هاتوومەتە ئەو دی لە منتیقەی سندوسی ڕاتومێرەوە ئەسلیەتیشم خەرکی مەهابادێم وەڵڵا ئیشەڵڵا خوا خێرتان بنووسێ خەڵکی ئێرەتان پێ چۆنە بۆ ئەوەڵ ساڵێکە هاتوون بۆ ئێرە مەڵامە بە تەجروبە و تەجروبەیە وە سابیقەیەکی سی و چەند ساڵ مەلایەتی کە هەمانە ئەکسەری مناتیقەکان گەڕاوین بە بەرداشت و تەجروبەی ڕابردوومان خەڵکێکی زۆر زۆر محتەرەم و باش و دیندار و ئەوانەی تێدا خەڵکێکی باشی تێدا خوا هەڵناگری بەنسبەت زۆر منتیقەکان خەڵکەکەی بەدینە بەتەخوایە دیەکە دیەکی فەقیر نشینە زۆر لە قەدیمەوە ئەو دیە ئاوی خواردنەوەی نییە مقدارێک ئاوی هەیە ئاوەکەی گڕاوە هیچ بەشەرێک ناتوانێت قمێکی لێ بخواتەوە وەکو چەندین ساڵ لەوەی پێش ئەو ئافرەتە فەقیرانە ئەکسەرەن پیاویش وە هەیە ئافرەتی وا مەسەرەی وا کوڕ و کچی لە ماڵەدا نماوە پیرێژنێکی هەیە مەجبورە بۆ خۆی تونگەی بەدەستەوە دەگرێەوە دەچێت لەو قەدەی کانیاوێکی لێ ئەویش ئەلعام ڕێک باشە دەناوە تانکێڕێکی چکۆلەی پەلاسیک کابراەک بۆی کڕیوە بە خێری خۆی نازانم خوشکێک بۆی کڕیوە ئەوە دەچن تونگە تونگەی چکۆڵە بۆ چێشت و بۆ چاو ئەوانە دێنن یعنی بەڕاستی خەڵکێکی زۆر زەحمەتی تێدا ئەو سەحنەیە من لەو دیومە کە دوو مانگە هاتوومەتە ئێرە دەگەڕێتەوە
بۆ 57 ساڵ لەوەی پێشکە لە دوورترین دێهاتی منتیقەی خۆمان کە بۆ دوا کەوتوترین دێک بوو ئەمن لەوێ لەدایک بوومە دەورانی منداڵی من ئەو خاترێ مەلان لە بدێ بۆ زیندوو بۆتەوە بەرچاوم دێت ئەگەر دەوڵەت بە هەر حاڵ عنایەت تەوەجوهەیە بکات لە بابەت پەیداکردنێکی ئاوێکی شیرین بۆ ئەو دێ بەڕاستی سەوابی هەیە. خۆشەویستم پرۆگرامی ئەمڕۆشم لاوایی بەردەمێش کۆتایی پەهات هیوادارم بە دڵتان بوو بێت هیوادارم ئەگەر کەم و کورتێکی هەیە لێمان ببورن تا پرۆگرامێکی تر و گوندێکی تر خواتان لەگەڵ ماڵەوە.